زیندانی ئەوین شاهدی چەندین جنایەتی مەترسیدار لە دژی زیندانیانی سیاسی لە دوو ڕژیمی سەڵتەنەتی و ئیسلامیدا. دوای تێپەڕبوونی 24 کاتژمێر لە ئاگردانی زیندانی ئەوین، هێشتا ئاستی ڕووداوەکەی دووشەوی ڕابردووی ئەم زیندانە ڕوون نەبووەتەوە. شاردنەوە و راپۆرتی ناکۆک و دژبەیەکی کاربەدەستانی ڕژیم لە پاڵ بێخەبەری لە بارودۆخی ژمارەیەک لە زیندانیانی سیاسی، گواستنەوەی ژمارەیەکیان و ڕاگررتنی چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان نیگەرانیەکانی خەڵک و بنەماڵەکانی زیندانیانی زیاتر کردووە. ئەو زانیاریانەی تا ئێستا لە بەردەستدان دەری دەخەن کە ئۆرگانە ئەمنیەکانی ڕژیم و ئەرتەشە سایبەریەکان لە بەیانی دوێنێەوە با بڵاوکردنەوەی هەواڵی درۆینە و ناکۆک دەستیان کردبوو بە فەزاسازی بۆ ئەم جنایەتە. وا دیارە کاربەدەستانی ئەمنیەتی بۆ ترساندنی خەڵک و بەدەستهێنانی بیانە و بۆ هێرشکردنە سەر زیندان و کوشتاری زیندانیانی سیاسی بەرنامە ڕێژیەکی داماوانەیان هەبووە. ئەزمموی جنایەتەکانی هاوینی ساڵی 1960 و کوشتاری وەحشیانەی بە هەزاران کەسی زیندانیانی سیاسی نیشانی داوەکە جنایەت پیشەی ڕژیم هیچ ئاست و سنوورێکی نییە و لە ئەمڕۆژدا سێبەری مەترسی بەسەرسەری زیندانیانی سیاسیەوە هەیە. قووەی قەزایە لە بەیانیەکدا ڕایگەیاند کە لە ئاگرگرتنی زیندانی ئەویندا 8 کەس لە زیندانیەکان بەهۆی هەڵمژینی دووکەڵ مردوون و 61 کەسی دیکەش بریندار بوون. بەپێی ئەم بەیانیە هەر 8 کەسەکەی کە مردوون لە زومرەی مەحکومانی ئاسایی بوون کە خەریکی تێپەڕکردنی دەورانی مەحکومیەتەکەیان بوون. لە حاڵێکدا کە ڕووداوی زیندانی ئەوین جیهانی بۆتەوە، ڕاگەیەنەرەکانی سەر بە ڕژیم هەڵ دەدەن تا کارەساتەکە بچووک و کەم بایەخ نیشان بدەن. زیندانی ئەوین یەکێک لە گەورەترین و بەناوبانگترین زیندانە سیاسیەکانی ئێرانە کە لە دوو ڕژیمی سەڵتەنەتی و ئیسلامیدا شاهدی چەندین جنایەتی مەترسیدار لە دژی بەشەریەت بووە. زیندانی ئەوین لە دەورەی محەممەد ڕەزا شای پەهلەویشدا شاهدی کۆمەڵێک جنایەتی بێئەژمار بووە. لە ساڵی 1354 لا پیلانێکی بەرنامە بۆ داڕێژراودا ساواکی ڕژیمی سەڵتەنەتی 9 کەس لە زیندانیانی سیاسی ئەوینی لە تەپۆڵکەکانی نزیک ئەوین بە بیانۆی هەڵاتن لە زیندان ئیعدام کرد. پاسا و داستانی ساواک بۆ ئیعدامکردنی زیندانیانی سیاسی گەلێک هاوشێوەی ئەم داستانەی ئەمڕۆی کۆماری ئیسلامیە لە زیندانی ئەوین. لە ساڵی 1354 بیژەن جەزەنی یەکێک لە ڕێبەرانی ڕێکخراوی چریکە فیداییەکانی خەڵکی ئێران و 8 زیندانی دیکەی سیاسی گیانیان بەخت کرد. زیندانیانی سیاسی ئێران لە زمرەی شەریفترین و وشیارترین منداڵانی خەڵکی ئێران و دیفاع و داکۆکیکردن لە زیندانیانی سیاسی یەکێک لە ئەرک و پێداویستی ئینسانی و خەباتکارانەکانی خەڵکە. چالاکی و تێکۆشان بۆ ئازادی زیندانیانی سیاسی لە زمرەی زەروریترین داخوازیەکان و ئەرکی هەر ئینسانێکی شەریف و ئازادی خوازە. حکوومەتی ئیسلامی بەرپرسی گیانی زیندانیانی سیاسیە و نەخشە و پیلان بۆ ئاگردانی زیندانی ئەوین و کوشتنی بە کۆمەڵی زیندانیانی سیاسی جنایەتە دژی بەشەریەت. لە دەیەی 60دا کۆماری ئیسلامی چەندین هەزار زیندانی سیاسی کۆمەڵ کوش کرد و حاکمانی ئێستا ناتوانن ئەم جنایەتە لە دنیای ئەمڕۆدا تکرار بکەنەوە. ڕژیمی ئیسلامی بۆ ترساندنی خەڵکی ناڕازی بۆ بەلاڕێدابردنی خەباسی خەڵک لە هیچ جنایەت و پیلانگەڕیەک سڵ ناکاتەوە. تیرۆرکردن و لەشکرکەشی لە کوردستان، جنایەت لە بەلوچستان، موشک بارانکردنی هەرێمی کوردستان، پشتیوانی لە جیهادیەکان و هەوڵدان بۆ چەکدارکردنیان لە شاری سنە و باقی شارەکانی کوردستان و لە کۆتاییدا ئاگردانی زیندانیەکان لە ڕەشت و تاران بەشێکن لە نەخشە و پیلانە شومە جنایەتکارانەکانی حاکمانی ئیسلامی. دیفاع و داکۆکی لە زیندانیانی سیاسی و تێکۆشەر بۆ ئازادبوونیان پێویستە لە زمرەی سەرەکی ترین داخوازیەکانی خەڵکی ناڕازی بێت. دیفاع و پشتیوانی لە بنەماڵی زیندانیانی سیاسی لەم بارودۆخە پڕازارەدا دەکرێت لە نیکەمی کارێک بێت کە ئێمە دەتوانین بۆ زیندانیانی سیاسی بیکەین.